ئازیزانم سڵاوتان لێبێ سعات حوتە و گەڕاینەوەلاتان بە خستنەڕووی گرنگترین بەرگە و بابەت و باسەکانی تەندروستی ئەمڕۆ تاوان بە یارمەتی ڕاستان سڵاو لێ ڕاستان چۆنی تەندروستی چۆنە زۆر باشم من یەخوا باش سڵاتان لەوێ خۆشەویستانم هیوادارم هەموو کات هەر دڵخۆش و تەندروست باش بن ئەم ئێوارەیەش گەڕاینەوە خزمەتان هیوادارین میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان بین دووبارە جا بابەتی ئەمڕۆمان تایبەتە و زیاتر بەلایانی خانمان هەڕوە بەڵام بۆ پیاوانیش هەمان بابەتە و هیوادارین ئەمڕۆوا بکەین کە تۆزە پیاوانیش گرنگی بن بە پێستیان و ئاشکراشم کرد باز لە ڕۆتینی پێست و ڕۆتیناتی ژیانەکە این تایبەت بە پێسمان کە بەڕاستی زیاتر خانمان گرنگی پێیان بەڵام هیوادارین پیاوانیش لەم لایەنەوە هەوڵ بن و بۆ باشترکردنی ڕۆتینی پێستیان و مانەوەی هاوسەنگی تەندروستی پێستیان بە هاوسەنگی ڕاستان ئەم بابەتە ساڵ بە ساڵ بایەخی زۆرترە بێت بە هۆکاریەوەی کە ئێمە ساڵ بە ساڵ پیسی ژینگە ڕێژەی ئەو دووکەڵە زیان بەخشانی کاکەونە هەواوە وهروەها بەرکەوتەمان لەگەڵ ئەو بەرهەمە زیان بەخشانی کە زیان بە پێستمان بە کونیلەکانی پێستمان بە ڕووکەشمان بە شێوەیەکی گشتی بە هەموو پێستی جەستاگەێنن ساڵ بە ساڵە زیاد بوونان خۆشبەختانەیە زۆرتر هەوڵە درێ بۆی کە کارگە ئەو کارگانی کە دوان ئۆکسیدی کاربۆن و دووکەڵی پیس و زیان بەخشەخەنە ژینگەوە کەم کرێنەوە زۆرتر پەنابرێتە بەر بابەتی ئەلکترۆنیات وانی کە دووکەڵ ناخەنە ژینگەوە هەر لەبەر ئەوە باخی ئەم بابەتە ساڵ بە ساڵ زۆرترە بێت زۆرتر دەرەکەوێت کە چەندێک گرنگە بابەتی بایەخدان بە پێست دەبەرەوەی یەکێک لە باوترین جۆرەکانی شێرپەنجەی پێستە شێرپەنجەی پێستیش بێگومان یەکێک لە گەورەترین هۆکارەکانی پیسبوونی ژینگە و بەرکەوتنی ئەو بابەتانەیە کا بنە هۆکاری توشبوون بە شێرپەنجەی پێست و هەروەها بیریشم نەچێ کۆمەڵێ بەرهەم و پرۆداکتن کە بەشێکی زۆری خانمان بەکاری هێنن و ئێستا بەشێکیش لە پیاون و کوڕاستان ئاماژەی پێیا بەکاری هێنن کە ئەکرێ بە دوورت بگرن لەم بابەتی شێرپەنجەی پێست و نەخۆشیە جیاوازەکانی پێست چاوە ڕاستان بە من پرسیارە لە تۆ بکەم تۆ خۆ لەگەڵ ڕۆتیناتی ژیان و ڕۆتیناتی پێستا چۆنی بە شێوەیەکی گشتی من خۆم ڕۆتینێکی دیاریکراوی پێست بەکار نایەنم بەڵام دەموچاوم زۆرە شۆم بە هۆکاری دەست نوێژگرتنەوەانە گینا شتێکی دیاریکراوم نییە بەڵام زانین ئەمڕۆ چی تازە هەیە گەشتێک هەبێ کە بزانم زۆر بەسوودە میش بەکارێنم بۆ ماشەڵاش لێ بە دەموچاو بە سافی بە جوانی ماوەبانم زۆرجا باز لەواکەن ئەڵێن پیاوان هیچ بەکار نایەنن بۆ نمونە بەیانیان هەڵەسن دەموچاوێکیان بە سابوونێکی تایبەتە شۆن بەڵام سێرەکەی پێستیشان هیچ کێشەی و پێستێکی سافیان هەیە هیچ مشکلەی نییە جا ئەمڕۆ بەدڵنیای باز لەواکەین سپۆری تایبەتمان لەگەڵایەت بە بابەتەکە ئەم پرسیارانەی هەمووی ئاراساکەین و پرسیاری زۆرمان هەیە و وەڵامی باشیشمان ئەوێ دەستمان کەوێتەوە لێ بەبێ وەڵامەکانی کە خۆمان ئەمانوێت نایڵی میوانەکەمان بڕاتەوە جا وەگراسانی ژامەژەی پیاوە و هەموو ڕۆژە کۆمەڵێ بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادەکردن و کۆمەڵی هەواڵی تایبەتشمان بۆ ئامادەکردون ئاسان بمان بە بۆ لای یەکەم هەواڵمان تایبەتە بە شتێکە پێوترێ ڕۆتینی پێست کە دڵنیام ڕەنگە ١٧ بۆ شتای خانمان هەیەیان بێ با پێکۆبچینە لای تازەترین توێژینەوە لەسەر ڕۆتینی پێست و بزانین ڕۆتینی پێست لە چی پێک هاتوو بۆچی بەسوودە توێژینەوەیکی نوێ کە لە سنتەری توێژینەوەی پێستی زانکۆی هایدلبرگ لە ئەڵمانی ئەنجامدراوە هۆشداری دەدات لەوەی پەیڕەوکردنی ڕۆتینێکی ئالۆز و بەکارهێنانی ژمارەیەکی زۆری بەرهەمە جوانکاریەکان زیانێکی گەورە بە بربەستی سروشتی پێست دەکەێنێ ئەم توێژینەوەیە کە لەسەر زیاتر لە 4500 ژن و پیاو لە تەمەنە جیاوازەکاندا ئەنجام درراوە دەری خستووە ئەو کەسانی ڕۆژانە زیاتر لە 5 جۆر بەرهەمی جیاوازی پاکەرەوە و تۆنەر و چەند جۆرە سیرەمێک و شێدارکەرەوەیەک لەسەر یەک بەکاردەێنن بە ڕێژەی لەسا 65 زیاتر تووشی هەستیاری درێژخایەن و سوربوونەوەی پێست دەبن زانایان ئاماژە بەوە دەکەن کە تێکەڵکردنی پێکاتە کیمیای جیاوازەکانە بێتە هۆی دروستبوونی کارلێکی نەخوازرا و لەسەر ڕووی پێست ئەمەش واکا پێست توانای خۆپاراستنی لە بەکتریا و پیسی و دەوروبەر لەدەست بدات ئامارەکانی زانکۆی هایدلبرگ دەریان خستووە زۆرینەی گەنجان بەهۆی کاریگەری سوۆشال میدیاوە پەنا بۆ ڕەتینی دەهەنگاوی دەبن بەڵام لەسا 48 ئەو کەسانە دوای ساڵێک تووشی کێشەی زیبکەی گەورە و وشکبوونەوەی توندی پێست دەبن دکتۆر هانس شۆڵز کە سەرپەرشتیاری تیمی توێژینەوەکەیە دەڵێ پێستی مرۆڤ کۆ ئەندامێکی بەهێز و پێویستی بەوە نییە بە دەیان مادی کیمیایی داپۆشتێ کێشەکە لێرەدایە کە خەڵک وا ئەزانن هەرچی زیاتر بەرهەم بەکاربێنن پێستیان گەشترە بێتەوە بەڵام لە بنەڕەتە بەم کارە تەمەنی خانەکانی پێستیان خێراترەکەن جا پسپۆرانی پێست ئامۆژگاری دەکەن کە ڕۆتینی ڕۆژانە تەنها لە 3 هەنگاوی سەرەکیدا کورت بکرێتەوە پاکردنەوەیکی گونجاو شێدارکەرەوە و دژە خۆرێک هاوکات جەخت دەکاتەوە لەوەی پێش بەکارهێنانی هەر بەرهەمێکی نوێ دەبێت بۆ ماوەی 48 کاتژمێر لەسەر بەشێکی بچووکی پێستت تاقیب بکەیتەوە بۆ دڵنیابوونەوە لە نەبوونی هەستیاری بە گوێرەی نوێترین ئامارە بڵاوکراوەکانی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی نەخۆشیەکانی پێست کە پەیوەستن بە بەکارهێنانی هەڵەمادە جوانکاریەکانەوە لە 10 ساڵی ڕابردووە بە ڕێژەی لە 100 زیادیان کردووە
عزیزانم لەوانەیە زۆربەی خانمان یاخود با بڵێن زۆربەی پیاوانیش لەگەڵیاندا لەوانەیە بیریان کردبێتەوە ئەگەر کۆمەڵێ مواد و کۆمەڵێ بەرهەم و پرۆدەکتی تایبەت و زۆر بەکار بهێنن پێستیان بە سافی و بە جوانی و بە بێزی بکە و بەبێ کێشە ئەمێنێتەوە بەڵام ئەمە لە هەمان کاتە کە هەر شتێک زۆر بێ بەدڵنیاوە بۆرە بێت و زیانیشی هەیەتەیە توێژینەوەی ئەوەی دەرخستووە کە ئەڵێ ڕۆتینی پێست و پاکردنەوەی پێستێ لە 3 خاڵا کۆبکەرەوە پاکردنەوەی دەموچاوە دواتر دژەخۆر و بەدڵنیایەوە شێدارکەژۆژ لەگەڵەیە ئەگەر ئەم سێ بەرهەمە بەکارێنی تۆ کەواتە لە کێشەکانی پێست و لە موشکیلەکانی تێکچوونی ڕنگ و واتە ڕەشبوونی ژێرچاو و زیبکە و زۆر هاشتی کە هەیە لەمانە مەترسە بەدڵنیایەوە ئەم سێ پێکاتە سەرەکی هەیە پاکردنەوە و دژەخۆر و شێدارکەرەوە کە ئەم سێ پێکاتێ و هێنا لی مەترسە لەو کاتە جاراسان یەک بابەتی تر کە زۆر گرنگە لەم هەواڵای ئاماژەی پێیاوە بابەتیەوەی کە بەشێکی خەڵک پێیان وایە هەتا بەرهەمی زیاتر لە پێستیان بن بەمانایەوەیە کە پێستیان گەنجتر و جوانترە بێ بەڵام لێرە ڕێک پێچەوانەیە دروستە بێ ئەوی ژەوەیە کاتێک کە تۆ بەرهەمی زۆر لە پێستەی ئەو بەرهەمە جیاوازانی کە بەکارێنی بۆ هەم بۆی کە ڕەنگێکی جیاواز بە پێستە ببەخشێ هەم بۆی کە جوانتریش دەرکەوێت ئەم بەرهەمە جیاوازانە ئەبنە هۆکاری ئەوەی کە کونیلەکانی پێستە بگیرێ زۆر جارە بیستین کونیلەی پێست بەڵام ڕەنگە بە ناوەڕۆک نەزانین کونیلەی پێست چییە پێست یەکێکە لەو ئەندامانەی کە پێویستی بە هاتوچۆ و ڕێڕەوێکەیە بووی کە ئەو بابەتی چوری و بابەتی ئەو ئارەقەی کە لە ژێر پێستا کۆ بێتەوە دەربدرێ ئەگەر بێت و ئەم کونیلانی پێستی دەموچاو یاخوتە شوێنێکتری جەستە بگیرێ ئەم بابەتانی کە وەکو پاشماوە پێست مامەڵی لەگەڵاکە ناتوانێت دەرچێ دەرنەچوونی ئەم بابەتانە ژەبێتە هۆکاری هەوکردنی بەردەوام و تێکچوونی پێست ڕەنگە ئەمە لەسەر پێست وا دەرکەوێت کە تۆ کاتێکە ماکیاژێک یاخود بەرهەمێ لە پێستەی ڕەنگە لە ڕووکەشا جوان دەرکەوێت بەڵام نازانی کە لە ژێر ئەم بەرهەمەوە ئەکرێ کۆمەڵێ مادە و بابەتی چوریت قەتیس کردبێت کە ببێتە مای نەخۆشی بۆ پێستەکە لە دواییە دەستخۆش جارڕاستان باسی مەکیاژە کرد ئەم ماکیاژەی کە لە ئێستا زۆر خانمان بەکاریهێن و بەڕێژێکی بەرچاو خانمان لە ژیانی ڕۆژانەیانە ئەگەر دوو جار بەکارینێنن لەوانەیە هەر جارێ بەکاری بێنن جا باسێکی ئەم ماکیاژە بکەین زۆر خانم هەیە بەکاری هێنێت کە کۆمەڵێ هەڵی باو هەیە لە کاتی بەکارهێنانی ئەم ماکیاژانەیە کە بۆ نمونە توێژنەوەیەکمان هەیە ئەوی دەرخستۆ باز لەواکەڵێ باوترین هەڵە بۆ ئەو خانمانی کە ماکیاژەکەن ئەوەیە کە دواتر بە ماکیاژەکە بخەون ئاتە ڕاستە خۆ دەموچاویان بە موادی تایبەت و بە پاکەرەوەی تایبەت ئەو مکیاژە لا نەبن و یەکسەر بخەون بەسەریا ئەمە کاریگەریەکی زۆر خراپی هەیە بۆ پێستیان کە لەم توێژینەوەی دەرخستووە کە 5 ساڵ لە تەمەنتر و بە پیرتر دەرەخا بەدڵنیەوە زۆر پرۆدەکت و بەرهەمی جیاوازی مکیاژ هەیە کە خانمان لە ژیانی ڕۆژانەیە بەکاریهێنن کە بە تەواوەتی کاریگەریە کاتە سەر پێستیان جابا زانایی زیات وەرگین لەم هاڵە بزین ئەو باوترین هەڵانە چییە کە خانمان لە کاتی بەکارهێنانی مکیاژ ئیگرنەبەر توێژینەوەیەکی هاوبەش لە نێوان پەیمانگای جوانکاری سیۆل و زانکۆی نیوۆرک دەریخستووە ئەنجامدانی هەندێک هەڵەی باو لە کاتی ماکیاژکردندا دەبێتە هۆی دەرکەوتنی نیشانەکانی پیری بە 5 ساڵ زووتر لە تەمەنی ڕاستەقینەی مرۆڤ ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 2 ساڵ چاودێری 2800 خانمی کردووە دەریخستووە کە گەورەترین مەترسی بریتیە لە خەوتن بە ماکیاژەوە ئەنجامی توێژینەوەکە دەری دەخات تەنها یەک شەو خەوتن بە ماکیاژەوە دەبێتە هۆی گیرانی کونیلەکانی پێست و ڕێگری دەکات لە پرۆسەی نوێبوونەوەی خانەکان کە تەنها لە شەودا ڕوودەدات ئەمەش دەبێتە هۆی تێکشکانی پرۆتینی کۆلاجین کە بەرپرسە لە توندوتۆڵی و جوانی پێست یەکێکی دیکە لە هەڵە مەترسیدارەکان بەکارهێنانی فڵچە و ئیسفنجی پیسە ئامارەکان دەریان خستووە کە سای هەفتای بەکارهێنەرانی ماکیاژ فڵچەکانیان بە شێوەیەکی ماگانە پاک ناکەنەوە ئەمە ژوای کردووە ئەو فڵچانە ببنە نشینگەی هەزاران جۆر بەکتریا و کەڕوو کە بێتە هۆی هەوکردنی توندی پێست و دروستبوونی پەڵەی هەمیشەیی دکتۆر لیندا پارک پسپۆری نەخۆشەکانی پێستە و ئاماژە بەوە دەکات زۆرێک لە ئافرەتان وا دەزانن ماکیاژ تەنها لە ڕووکاردا دەردەکەوێت بەڵام پێست مادەکان دەمژێت هەر بۆیە بەکارهێنانی کرێمێک کە هەڵگری ئەساسی قورس بێت بە شێوەی ڕۆژانە دەبێتە هۆی وشکبوونەوەی چینی ناوەی پێستە پزیشکان ئامۆژگاری خەڵکی ئەکەن کە ئەبێ هەموو هەفتەیە فڵچەکان بە مادی پاکەرەوە بشۆرێن و هەرگیز ماکیاژ بۆ ماوەی زیاتر لە 10 کاتژمێر بە پێستەوە نەبێنێتەوە هاوکاتیش جەختکردنەوە لە گرنگی بەکارهێنانی کلێنسەری چەور بۆ لێکردنەوەی ماکیاژ چونکە سابوون و پاکردنەوەی ئاسایەکان ناتوانن پاشماوەی ماکیاژ لە ناو کونی لە قوڵەکاندا دەربێنن
عزیزانم وەک لە توێژینەوەکە وەک لە هەواڵەکەش ئاماژەی پێەیە کۆمەڵێ بەرهەم و کۆمەڵی پرۆدەکتی تایبەت هەیە کە خانمان لە ژیانی ڕۆژانەیە بەکاریهێنن بۆ نمونە وەکو ئەساس و چاو و زۆر شتی تر هەیە کە ڕاستان من پێش پرۆگرامەکە تەلەفۆنم بۆ خوشەکەم کردوتم پێم بڵێ لە ژیانی ڕۆژانەتانە چی بەکارێنن با تۆزێ باسیکەین لە بەڵاوەکە خۆمان لی نازانین بەڵام گرنگترین شت کە لێرەیە باسی ئەومان کرد لە هەواڵەکەش ئاماژەی بەوەیە ئەو فڵچەیی بەکاری ئەهێنن لەوانەیە چەند مانگێک لەسەر یەک ئەم فڵچەیە هەر بەکار بێنەوە بۆەوەی ئەو بەرهەمانە زیادکەن بۆ سەر دەموچاویان لەو کاتەیە بەرهەمە جۆرە جیاوازەکانی کە خانمان بەکاریەهێنن جا بە دڵنیاییەوە پیسبوون و ئەو جۆرە بەکتریایانی کە لەسەر پێستا هەیە لەگەڵ ئەم فڵچەیە خۆی یەکەک دێتەوە ئەگەر پاک نەکرێتەوە هۆکارە بۆ هێشتنەوەی پێست بە پیسی لەگەڵیا و کۆبوونەوەی بەکتریاکانیش لەگەڵیا جاڕاستە من لە یەکی لە هەواڵەکان و لە بابەتەکانە خوێنمەوە باسی لەوە کرد کە کاتێک کەسێ ماکیاژەکە و ماکیاژ بەکارێنێ گرنگە پێشەوەی هەر شتێ با لە پێستی سەرەتا دەموچاوی بشوە پاکی کاتەوە یەکێک لە سەبەبەکان ئەم فڵچەیە بوو لەبەرەوەی ئەگەری زۆرە تۆ چەندەها جارم فڵچەیە بەکارهێناوێت لە هەر جارێکە لە دەموچاوتە دیاوە ڕەنگە دەموچاو بیرچوو بێ بیشۆ یاخود کۆمەڵی بەکتریا بە دەموچاو تۆ هەبوو بێت لەگەڵ بەکارهێنانی فڵچەکەیە شانەکانی فڵچەکە هەڵی گرتبێ پێوە ئەمێنێتەوە ئەممانەوەیش کە جاری داهاتوو بەکاریێنیە بێتەوە هۆکاریەوەی کە ئەم بەکتریای دووبارە ئاشناکەی تۆ بە ڕووکەشەکەاتە دوو چارەسەر هەیە یەکیان بریتێلەوەی هەر جارێکە ئەم مەکیاژ و پرۆتەکتان لە دەموچاوتەیی پێشەوە دەموچاو بشۆی بە ئاو بە پاکەرەوە بە سابوو چارەسەری دووەمیش بریتێ لە پاکردنەوەی ئەو شانەیە خودۆ فڵچێکە بەکاری هێنی بۆەوەی کە ئەو بەرهەمە لە پێستەی تاوەکوون هەر جارێ بەکتریا و یاخود کۆمەڵی مادی زیان بەخشی لەسەر نیشت نەیەڵی پێوەی بێ یەکی تر لەو شتانی کە لەم هەواڵەیە باسێکە ڕاستان باز لەوە کاکە خەڵکێ بۆ ماوەی 10 ساعات زیاتر مەکیاژی پێوەیە ڕاستە جا ماوەی 10 ساعات ماوەیەکی زۆرە بۆی کە ئەم پێستە هیلاکە و کونیلەکانی پێست بگرێەوە گرنگترین مادەی پێست کە کۆلاجینە کە تونگ و تۆڵی ئەم پێستە زیادەکەوە هەر ئەم مادەیە کە کەسێکە چێتە تەمەنەوە وردە چرچولۆچی و داکەوتن لە پێستا دروستەوێت بۆی کەمیە مادەیەوەیە کەواتە بە ناڕاستەوە خۆ بەبێ ئەوەی بزانی بەبێ ئەوەی کە پێت وابێ ئەم مکیاژە گەنجتر دەرتەخا لە ماوەیەکی زووترا پیرتر دەکات چارەسەرێکی تر هەیە پێوترێ ماکیاژی سروشتی ماکیاژی سروشتی چییە؟ هەر مەکیاژە بەڵام لە کۆمەڵێ پێکاتەی سروشتی بەکار هاتووە جا هەواڵێکی تایبەتمان ئامادەیە سەبارەت بە توێژینەوەی کە جەخت لە مەکیاژی سروشتیە کاتەوە با پێکۆ بچینە لایەم هەواڵە و ئەم توێژینەوەی راپۆرتی کینۆی ئاژانسی تەندروستی ئەوروپا زەنگێکی مەترسی گەورە لێدەدا سەبارەت بە بوونی مادە کیمیاییە زیان بەخشەکان لەناو بەرهەمە جوانکاریەکان و هەکە هەرزانەکان و ئەو بەرهەمانەی کە لە سەرچاوی نادیارە بەرهەمێنرێن بەپێی پشکنی نەتاقیگەیەکان کە لەسەر 1500 نمونەی ماکیاژی سوورا و ڕەنگی چاو و کرێمەکان ئەنجام درراوە دەرکەوتووە کە ڕێژەیەکی بەرز لە مادە قورسەکانی وەکو قورقشم و کادیۆم و جیوە لەناو بەرهەمە بێکوالێتیەکاندا هەیە ئەم مادانە نەک تەنها زیان بە پێستەگەێنن بەڵکو لە ڕێگەی کونیلەکانەوە ئەچنە ناو خوێنەوە و لە ماوەیەکی درێژخایانە مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی گورچی لە و تێکچوونی هۆرمۆنات زیادەکەن توێژینەوەکە ئاماژە بەوەش دەکات کە مادەی پارابین و فسالیت کە وەک پارێزەرێک لە زۆرێک لە ماکیاژەکاندا بەکاردێت کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر غودە هەیە ئامارەکان نیشانی دەدەن کە ئەو کەسانەی بەرهەمی جوانکاری بێکوالەتی بەکاردەهێنن بە ڕێژەی لە 140 زیاتر ئەگەری توشبوونی هەستیاری چاو و کەمبوونەوەی بیناییان هەیە بە بەراورد بەوانەی کە مادەی ژەهراوی بەکار نەهێن لە ماسکارا و لە مکیاژەکانیانە دکتۆر ڕۆبرت میلەر سەرۆکی تیمی پشکنینەکەی و ئەڵێ کێشە گەورەکە لێرەیە کە ئەم مادە ژەهراویانە یەکسەر کاریگەریان دەرناکەوێت بەڵکو لەناو جەستەیە کۆ دەبنەوە و دوای چەند ساڵێک وەکو نەخۆشی تون سەر هەڵەدەن پسپۆرەکە هۆشداری دەدات کە بەکارهێنانی سوراوی لێو کە قورقشمی تێدایە مەترسیدارترین جۆرە چونکە مرۆڤێک لە کاتی نان خواردنا بڕێکی زۆر لەو مادەیە قوت دەدات ئامۆژگاری پزیشکان بۆ هاوڵاتیان ئەوەیە کە پێش کڕینی هەر بەرهەمێک ئەو لیستە پێکهاتەیە بخوێنرێتەوە و دوور بکەونەوە لەو بەرهەمانەی بوونێکی کیمیایی تۆندیان لێدێت و لە هەمان کاتیشا جەخت دەکەنەوە لەوەی ماکیاژی سروشتی هەرچەندە گرانترن بەڵام تاکە ڕێگان بۆ پاراستنی تەندروستی جەستە لە مەترسیە درێژخایەنەکان
جازی زانم باس لە کۆمەڵێ بابەتی سروشتی کرا منەوەێک کە بە دوواداچوونم بۆ کرد کۆمەڵە بەرهەم هەیە ڕاستان کە مەکیاژی سروشتی لە دروستەکرێت بە نمونە زەیتی ئەلۆڤێرا دڵنیان بەشێکی زۆرتان نەزان ئەو گوڵە جوان و گیا جوانەیە کە لە بەشێ لە ماڵەکانە هەیە کە ئەگەر بیکەیتەوە لینجەمادەیەکی تایە کە ئەکرێ مەکیاژی لە دروستکرێت یەکێکی تر لەو شتانە شانەی هەنگ کە بە ئینگلیزی پێوترێ بی واکس ئەمەش دووبارە بەکاریە بۆ بابەتی وەکو مەکیاژی سروشتی و خۆشبەختانە مەکیاژە سروشتیەکان کۆمەڵێ مادەی تایە کە بەسوودن بۆ پێست بە نمونە زینکیان تایە ڤیتامین B و ڤیتامین سییان تایە جا ئەگەر بکرێتەوە کاتێک کە پارەیەکی زۆرتر بە مەکیاژە سروشتی ئەی ڕاستە لەو دقەیە پارەیەکی زۆرتری پێی بەڵام پارە ئەگێڕیتەوە لە داهاتووە لەوەی کە ڕەنگە ئەم پێستە نەخۆشکەوێت و پێویست کە پارەی تیاسەرف بکەیت و دووبارە بۆ چارەسەریان پێستە ڕاستە بەدڵنیەوە ڕاستان لە هەمان کاتە بەس بۆ پێستیش نییە ینی تۆ گەر ئەم پرۆدەکتە بێکوالەتی ئەم بەرهەمە بێکوالەتیە بەکاربێنی کاریگەریە کاتە سەر گوچیلەکان و تێکچوونی هۆرمۆنەکانی شەڵ لە خانمانە جا بە خۆشحاڵیەوە ئێستا بڕێکی باش لە هاوڵاتیان و خانمان و پیاوانی هۆشداریان هەیە سەبارەت بەوە کە پێشەوەی هەر بەرهەمێک بکڕن بە جوانی ئەیخوێنەوە لە سەری کە بزانن چ شتێکی تایە ئایا هەستیاریان بە و پێکاتە و موازانە هەیە لەناو ئەو بەرهەمەی کە ئەیکڕن یاخودنا چونکە بەڕاستی یەکێک لە هەواڵەکان ئاماژەی بەوەیە کە هەر پرۆدەکتێ هەر بەرهەمێک کە لە سەرەتاوە بەکاریهێنی پێویستە لە بەشێکی بچووکی پێستە سەرەتا بەکاری بێنی تا 48 ساعت بزانی هیچ هەستیاریە کە پێی هەیەیان چونکە زۆر جار ئەومان بیستوە کە هەوڵاتیان باسی ئەوکەن جۆرە جیازێکی پرۆدەکتێکی جیاز بەرهەمێکی جیاز بۆ نمونە سیرەمێکە یا هەر شتێکە بەکاری ئەهێنن ئەڵێ من پێم نەکەوتووە ئەو شەیەمان زۆر ئەبیستین کە ئەڵێ من پێم نەکەوتووە جاهۆکاری پێکەوتنەکە ئەوەیە کە کەسەکە لەوانەیە لەم پرۆدەکتەیە لەم بەرهەمەیە جۆرە پێکاتەیەکی تایبەتی تیابێ هەستیاری پێی هەبێ کە هۆکارە بۆ سووربوونەوە یا خۆ دروستبوونی زیبکە لەسەر دەموچاو من زۆر ئەوم بیست ڕاستان کە باسیەوەکەن ئەڵێ پرۆدەکتێک و بەرهەمێکی تایبەتم بەکارهێناوە بەڵام دواتر زیبکە و تێکچوونی دەموچاوم زۆر زیاتر بووە بەبراورد بە ئاسایی ڕۆژانێتمانە مارو بابەتە بوو کە تۆ باس کردەوە بابەتی حساسیت وەستیانی بەڵمان هەر زۆر گرنگە یەکێکی تر لەو بەرهەمانەی کە پێم وا بێکەمە لە پێش ئاماژەت بەشتەیە وتە سێشت هەیە زۆر گرنگە یەکێکیان بریتی بوو لە بۆمان دووارەکەیتەوە بێ زەحمەت پاکردنەوەی دەموچاو بەڵێ دواتر دژەخۆر دواتر شێدارکەرەوەکان و بابەتی سیرەمیش من لە یەکێک لە سەرچاوەکانی تابیستم ئەڵێ ئەبێ بخرێتە کۆتایی ڕۆژەکە و بەکاربێنرێ پابزانی سیرەم چییە و بۆچی بە سوود و پێکۆبچین لایم هەواڵ و توێژینەوەی توێژینەوەیکی نوێی ناوەندی جیهانی دەرماتۆلۆژی لە بەریتانیا هۆشداری دەدات لە دیاردەیەکی نوێ بە ناوی سووتانی کیمیایی بەهۆی سیرەمەوە کە بەهۆی بەکارهێنانی بێسەروبەری مادە چالاکەکانی وەکو ڕێتینۆڵ و ڤیتامین سی بسەری هەڵاوە لە چاوچەوەی توێژینەوەکەدا کە 3500 کەس بەشداریان تێدا کردووە دەرکەوتووە لە سا 55 بەشدار بووان سیرەمەکانیان بە بڕێکی زۆرتر لەوەی پێویستە بەکاردەهێنن یان چەند جۆرە سیرەمێکی خست بە یەکەوە تێکەڵ دەکەن زانایان دەڵێن سیرەمەکان مادەی چالاکی زۆر بەهێزیان تایە کە ئەبێ بە دڵۆپە بەکاربهێنرێن بەڵام بەکارهێنانی بڕێکی زۆر لیان ئەبێتە هۆی تەنەکبوونەوەی چینی دەرەوەی پێست و سووتانی پێست ئامارەکانی ناوەندەکە دەریان خستووە حاڵەتەکانی هەستیاری بە تشکی خۆر لە نێوان گەنجاندا بە ڕێژەی لە سا 50 زیادی کردووە ئەمەش بەهۆی بەکارهێنانی سیرەمی ڕێتینۆڵ لە ڕۆژدا یان بەبێت ژەخۆر ویلیام سەرپرشتیاری توێژینەوەکەی و ڕای دەگەێنێ سیرەم دەرمانە بۆ پێست نەکرێمی ئاسایی کاتێک مرۆڤ سیرۆمی ڤیتامین سی جۆرێکی دیکەی سیرەم پێکەوە بەکارهێنرێ پێست دووچاری شۆکێکی کیمیایی دەبێت کە ڕەنگە چاکبوونەوەی چەندین مانگ بخایەنێ جا توێژینەوەکە ئاماژە بۆش دەکات زۆر بەکارهێنانی سیرەمەکان دەبێتە هۆی تێکدانی ئاستی هاوسەنگی بەکتریا سۆدبەخشەکانی پێست ئەمە ژوا دەکات پێست زووتر تووشی زیبکە و چچولۆچی بێت زیشکان ئامۆژگاری خەڵکیەکەن کە هەرگیز نابێت لە یەک کاتا زیاتر لە دوو جۆری سیرەم بەکاربێنرێ و ئەبێ لە نێوان بەکارهێنانی هەر جۆرێکیانە لانی کەم دەخولەک چاوەڕێ بکرێ تا پێست دەیمژێت بە گوێرەی نوێترین ئامارەکان لە ئێستادا ساڵانە ملیۆنان کەس بەهۆی بەکارهێنانی هەڵی سیرەمەکانەوە سەردانی سنتەرەکانی جوانکاری دەکەن بۆ چارەسەرکردنی سووتانی پێستیان ئەمەش نیشانەی نەبوونی هۆشیاری تەندروستی لە مامەڵەکردن لەگەڵ بەرهەمە جیاواز و نوێکاندا
ئێستاش کۆمەڵێ لە باوترین جۆرەکانی بەرهەمەکانی پێستمان بۆ ئاشناکردن و هەروەها دواتریش زیاتر لەسەریانە دوێن بێگومان بە هاوکاری پسپۆڕی تایبەت لە بابەتەکە تا بزانین چی لە پێستمان بێن باشە و چۆن بەکاریان بێنین کە لە هەمووی گرنگترە هەروەک چۆن لەم هەواڵە جەختی لەوە کردەوە بەکارهێنانی یەکێک لە سوودبەخشترین بابەتەکانی پێست کە پێوترێ بابەتی ڕێتینۆڵەکان و بابەتی ئەوانەی کە ڤیتامینات و ڤیتامین A و کۆمەڵێ بابەتیان تایە کە بۆ پێست بەسوودن چۆن دەرکەوتووە لەم توێژینەوەیە کە هەڵە بەکارهێنانی ئەم بابەتە بۆتە هۆکاریەوەی کە زیان بە پێست بگەێنێ وەک لە سوود دەست خۆش بەڕاستانجا پێست وەک بێژگەلەوەی کە هەم ڕێنوانینێک و تێرمانینێکی جوانە ئەیاتێەوە و کەشێکی جوانە پێ باشێ ئەمان کاتا یەکەم فرمانی پێست و گرنگترین فرمانیشی ئەوەیە کە بەرگری جەستەمان بگەێنێ و یەکەم هێڵی بەرگریە لە جەستەمانە پێست و گرنگیدان بە پێستمانێکێکە لە هەروەکو ئەنجامەکانی تر و گەورەترین ئەندامی دەرەوەی جەستەشە پێست و بەدڵنیایوەکو هەر ئەنجامێکی تر پێویستە گرنگی پێبین هەم خانمان و هەم پیاوانیش جا ئێمە لێرە ئەمانەوەیە ئەمڕۆ ئەمانجەکەمان ئەوەیە کە ئەوە تێبگەینین کە لە هەمان کاتە خانمان زۆر زیاتریان پێویستە بە بەراورد بە پیاوان چونکە ئەوان بڕێکی باش ماکیاژ بەکارێنن بەڵام لە هەمان کاتە پیاوانیش پێویستیان پێێتی چونکە بۆ نمونە ئەو کار و چالاکیانەی کە پیاوان ئەنجامیەیە لە ژیانی ڕۆژانیانە بۆ نمونە بەرکەوتنیان هەیە لەگەڵ ژینگەی دەرەوەیە لەوانەیە بۆ نمونە یەکێکەگەر شۆفێری تاکسی بێ یاخود شۆفێریەک کات لە ژیانی ڕۆژانە یاخود لە بازاڕەکانە فرۆشیارێک بێت ئەمە هۆکارە بۆ ئەوی کە بە بەردەوامی ئەم دوو کەڵ و ئەم جۆرە ژینگە پیسەی کە هەمانە و بەدڵنیایەوە بەکترەی جۆرا و جۆر و دووکەڵی جۆرا جۆر و دووکەڵی ڕەشی هەیە لەسەر پێستمانە کۆ بێتەوە زۆر گرنگە کە تۆ بەیانیان لە خەو هەڵەسی بە پاکەرەوەیکی تایبەت دەموچاو بشۆیت و شەوانیش پێشەوەی بخەوی بە پاکەرەوەیکی تایبەت دەموچاو بشۆی ڕاستان باسی ڕۆتینی پێست بکەین باسمان لەوە کرد کە چەندێک گرنگە و پێستیش یەکێکە لەو ئەنجامە گرنگانەی جەستەمان وەکو هەر ئەندامێکی ترمان باس لەوە بکەین کە ڕۆتینی پێست لەناو هاوڵاتیانە لە ئێستا باسە لە ئامارەکان بکەین بزانین چەندێک لە هاوڵاتیان پەیوەستن بە ئەم ڕۆتینانەی پێستەوە نزیکەی لە سا 55 خەڵک لە جیهاندا ڕۆتینی پێست بەکاردەهێنن واتە نیوە بە نیوەیە نیوەش زیاترە بە خۆشحاڵیەوە و ئێمە ئامانجمان ئەوەیە کە زیاتریش بێت چونکە وەکو ئاماژەمان پێیان پێست هەر وەکو هەریەک لە ئەندامەکانی تر ئەندامێکی گرنگی ترە لە جەستەمانە و بۆ ڕووکەش و بۆ تێڕوانی جەستەشمان بەدڵنیایەوە گرنگە جا لە سا 55 هاوڵاتیان ڕۆتینی پێستەکەن جۆرە جیاوازەکانی ڕۆتینی پێست ئیتر هەر لە سادەترین و گرنگترین ڕۆتین بێت کە لە خاڵی سێمە باسمان کردووە دژەخۆرە کە ئەمە سادەترین و گرنگترینیانە کە پێویستە هەر کەسێ بەکاری بێنن جا دژەخۆریکە لەوانەی کە هاوڵاتیان لەوانەیە بیرکەنەوە بڵێن بەس لە هاوینانە بەکاری هێنن دژەخۆر هەم لە زستانانە هەم لە هاوینانە هەم لە چوار وەرزە پێویستە دژەخۆر بەکاربێنی بەدڵنیایەوە نیو سەعات بۆ 40 دقیقە پێش ئەوەی کە بچیتە دەرەوە پێشەوەی بچیتە بەر خۆر ئیتر ئەگەر بۆ نمونە ڕۆژەکە هەورە ڕۆژەکە بارانە ڕۆژەکە بۆ نمونە بەفرە و ئەگەر خۆر دەرنەکەوت بێ هەر پێویستە بەوەیە تۆ ئەم دژەخۆرە بەکاربێنی چونکە ئەو UV لایتی ئەو لایتەی کە لێوەیەت بەدڵنیایەوە هەر کاریگەریە کاتە سەر پێستێ دوایش بەدڵنیایەوە لەگەڵ پسپۆری تایبەت لە بابەتەکەیە بە وردی ئەچینە ناو بابەتەکەەوە جا شتێکی تر لە سایە 30 بۆ 50 بەکارهێنەران بە هەڵە بەرهەمەکان بەکاردەهێنن بەڕاستی ئەمەش کێشەیە ینی ئێمە مای خۆشحاڵیە کە لە سا 55 هاوڵاتیان ئەم ڕۆتینی پێست و ئەم پرۆدەکت و بەرهەمە جیاوازانە بەکارهێنن بەڵام لە سا 30 بۆ 50یان بە هەڵە بەکارهێنن جا هەر شتێک بەدڵنیایەوە ئەم پرۆدەکتانە سوودی هەیە و بە پێی پێستی جیاواز جۆرە پێستە جیاوازەکان دیاری کراوە کە کامیان بۆ کوێ بەکارەیە بۆ نمونە بۆ پێستی هەسیارە پێستی وشکە پێستی چەورە ئەگەر بۆ نمونە ئێمە بە هەڵە بەکاری بێنین یاخود هەڵبژاردنەکەمان هەڵە بێ بەدڵنیاییەوە زیان ئەگەینە بە پێزمان بە بەراورد بەوەی کە سوودی هەبێ جا بێژگەلەوەش کە بۆم باسکردن لە نێوانیاندا دژەخۆر گرنگترین بەرهەمی ڕۆتینی ژیانەی پێستە کە وەک ئاماژەم پێیان ئەبێ هەریەکە لە ئێمە بەکاری بێنین لە ژیانی ڕۆژانەمانە دەست خۆش بێ ڕاستان جا با منیش تۆزێ باسی سوودەکانی ئەو پرۆداکت و بەرهەمە گرنگانیان بۆ بکەم کە ڕۆژانە بە شێوەیەکی گشتی بەشێکی خەڵکی بەکارێنن و بابزانین بۆچی گرنگە ئەو ڕۆتینی پێستەی کە تۆ ئاماژت پێکرد بابزانین بۆچی گرنگە و لە چیەمان پارێزە بەنمونەیە یەکەم گەورەترین بابەت کە ئەتپارێزێ بابەتی کەمکردنەوەی شێرپەنجەیە هەروەک تۆ ئاماژت پێ یەکێک لە گرنگترین و گەورەترین بەرهەمەکان بریتیە لە بابەتی دژەخۆر دژەخۆر یەکێکە لەو بەرهەمانەی کە ئەو تیشکە زیانبەخشەی کە تۆ باسە کرد کە UV لایتە ئەگەری دروستبوونی خانە شێرپەنجەکان لە پێستا زۆر زیاترەکە هەر بۆیە کاتێک کە تۆ دژەخۆر بەکارهێنی ئەم بابەتی تیشکی خۆرە کاتێکە کە ڕاستە و خۆ لە پێستت باو شێرپەنجە دروستکە ئەگەری دروستبوونی خانەکانی شێرپەنجە زۆرکە بە هۆکاری دژەخۆرەکە نایکە هەر بۆیە دژەخۆرە وترێ گرنگترین و باشترین بەرهەمی پێستە لە ناویانە یەکێکتر لەو بابەتانە بیتە لە ڕێگریکردنەوە لە سووتان و لە پیربوونی پێست پیربوونی پێست بە واتایی کە ئەو کۆلاجینی لە پێستا هەیە ڕێگری لێکاو بە تەندروستی بهێڵێتەوە و هەروەها بێگومان لە سووتان و یەکێک لە بابەتە لە سووتانی خۆر کە ئەمەش هەر یەکێکتر لە سوودەکانی بورن دژەخۆر و هەروەکەم
کەمکردنەوەی وشکی و سووربوونەوە ڕاستە وەکو خۆت ئاماژت پێ هەنێ پێستەیە وشکن پێویستیان بە کۆمەڵێ بەرهەمی شێدارکەرەوە هەیە بۆی کە ئەم وشکێ نەمێنێتەوە یەکێکی تریش داڕە بریتێ لە کەمکردنەوەی زیبکە و نیشانەکانی چوری پێست کەمانە بەگشتی یەکێکن لەو گرفتانی کە بەشێکی زۆری خەڵکی بەدەستیەوەی ناڵێنێ بە تایبەتی لە هەرزەکارانە و زۆر پرۆداکت و زۆر بەرهەم بەکارێن بابەتی جیاواز بۆ بابەتی زیبکە و کەمکردنەوەی چوری پێست و چەندێک گرنگە بابەتەکان بزانین ئەوە نەش گرنگە کە بزانین کام بابەت بۆ کام پێستە گونجێ درێژە بە بابەت و بە باس و بە خواسی ئەمڕۆمانەیە نەچینە ناوەڕۆکی بەرهەمەکانە و شێوازی بەکارێنان ڕاست بەکارێنانیان بەڵام وشانێکی کوردوەرەگرین لەگەڵمان بمێن و دواترە گەڕێنەوە وڵاتە. دوبارە سڵاتان لەوێ ئەزانم گەڕێنەوە وڵاتان بۆی بە ورد و درشتی بشێنەوە بابەتەکە و دانە بەدانی ئەم بەرهەمانەی کە لە بەردەستمانایە لەسەری بدوین و باسی بکەین لەگە دکتۆرە جا بۆ ئەمە بەستەش دکتۆرێکی زۆر ئازیز و خۆشەویستمان لەگەڵایە دکتۆرە هێما سەلاح یاریدەدەری دەرمانساز زۆر بەخێربێت دکتۆرە زۆر خۆشحاڵم ببینینەوە زۆر بەخێربێت دکتۆرە ئەمە لەوە دەست پێ بکەم و باسێکی ئەوە بکەین باسێکی پێستمان بۆ بکە سەرەتا و گرنگی پێست و گرنگی ڕۆتیناتەکان بۆ پێست چییە؟ زۆر سپاس دکتۆرگیان پێست گەورەترین ئەندامی لەشە پێشتریش ئاماژۆ پێەیە کە تۆ گرنگی و بە گەورەترین ئەندامی لە ژیە کەواتە بەشێکی زۆری تەندروستی و گرنگی و پێیاوە لە چەند چینێک پێک هاتووە گرنگدانی بە پێست یعنی تۆ چۆن خۆتە خۆشەوێ چۆن سەیری خۆتەکەیت و هەروەها پێست ڕنگدانەوەی ناخۆشیەکانی ناوەیە تەندروستی ناو جەستەی مرۆڤ فسیۆلۆجیکاڵی و مێنتاڵی یعنی هەم نەخۆشیەکان هەم بە شێوەیەکی دەرونیش ڕاستەوخۆ ئێمە لە پێستەوە ئەزانین کە ئێمە تەندروستیمان باشە یان باش نییە سترێس نین خواردنمان باشە بەڵێ زۆر بە وردیە چینە ناو بابەتی ڕۆتینی پێست بەڵام پێشەوە پێم خۆشە تۆزێ باسی جۆرە جیاوازەکانی پێستمان بۆکە یەکێک لە گرنگترین بابەتەکان بێگوماوەکو جەنابش دەزانی ئەوەیە کە خەڵک بزانێت جۆری پێستەکەی چییە باوترین جۆرەکانی پێست چییە و چۆنی کێک بزانێت جۆری پێستەکەی چییە زۆر ڕاستە یەکەم شت پێش ئەوەی هیچ شتێ بەکاربێنی تۆ بێ بزانی پێستە چۆنە بە شێوەیەکی گشتی سێ جۆر پێستەیە پێستێکی وشکمانەیە پێستی چۆرمان هەیە و هەروەها پێستی کۆمبینیشنمانەیە کۆمبینیشن یعنی ئەم بەشە و چۆرە بەڵام ئەمانە وشکە بۆیە بێ بزانی چۆن تەعامل لەگەڵ و حاڵەتە شای بکەیت چۆن ئەزانی پێستمان چۆرە عادەتەن ئەو کەسانی کە پێستیان چۆرە کونیلەکانی سەر پێستیان فراوانە لەسەر ڕوومەتەوە لەسەر لوتەوە فراوانە بەڵام ئەو کەسانی کە پێستیان وشکە ئەبینیت پێستیان یەک تەبەقەیە کونیلەی زۆر دیار نییە ئەوە کە سێرێکی بە ڕاستەوخۆ بەچاو ئەبیندرە طبعاً خۆشی هەستی پێ ئەکا بەیانیان هەڵەستێ دەموچاوی زۆر زەید نییە زیبکەی کەمە ئەمانە هەموو نیشانان بۆی کە پێستێکی ڕاست وشک بە پێستی کۆمبینیشن چییە؟ زۆر حاڵەتمان هەیە زۆر چارەخواسەیە پێمانەڵێت ئێرەم زۆر چۆرە بەس ئەمانە مشکە من چی بکەم تۆ چی بکەیت تۆ ئەبێ بە دوو ئەو کات بە دوو دەموچاو تەعاملی لەگەڵا بکەیت ئەمەنە پێستە چۆرەکەتە کە لەوانەیە زیبکەی تووشی زیبکە بێت لەوانەیە تووشی زیوان بێت زۆر حاڵەتی تر هەیە کە بەسەریا بێت لە ئەمەنە مەبەستت لە چواردەوری لوت و برۆکانە تیزۆن ناوچەوان و سەر لوت تۆزێک ئێرەش بۆ ئەم حاڵەتە بێ بڕێک بە دوو دەموچاو تەعاملی لەگەڵا بکەیت ئێرە پرۆدەکتی وشکی بۆ بەکاربێنی بەردەوام هایدرێتیکەی و ئێرەش پێویست بە هایدرێشن نییە دکتۆرە باسێک لەوە بکەین بە خۆشحاڵیەوە لە ئێستا لە بەشێکی باشی هاوڵاتیان یارمەتی پێستیانێن و ئەو پرۆدەکت و بەرهەمە جیاوازانی لە ژیانی ڕۆژانەیە هەیەنە بەکاری هێنن جا دکتۆرە ئەگەر باسێکی ئەو بکەین لە ئامارەکانە ئاماژەمان بەوەیە کە لە سا 30 بۆ 50 هاوڵاتیان ئەم پرۆدەکتان و ئەم بەرهەمانە بە هەڵە بەکارهێنن ئەگەر باسی باوترین هەڵەکانی بەکارهێنانی ئەم بەرهەمانەمان بۆ بکەی لە نێوان هاوڵاتیانە مەڵێ دکتۆرگیان خۆی هەڵەکە لە چیەوە دروستە بێ ئێمە لە پێستی خۆمان تێنەگەیشتوین نازانین مشکلەکە چیە بۆ نمونە من ئەم پرۆدەکتە بەکارێنم یەکەم جارە بەکارێنم یەکسەر پێستم سوورە بێتەوە ئەڵێ من پێستم حساسە بەس نەخێوانیە پێستە حساسنی ئەگەر تۆ یەکەم جارە بەکارێنیت و دای دوسێ دقە تۆزێک هەستە بە خوران و سوربوونەوە کرد
لە پێستەکە یەکەم جارە تووشی شۆک بووە بۆیە لەوانە تووشی ئەم حاڵەتە بوو بێت دووەم جار و سێم جار شتەکە کەمترە بێتەوەوانە یەکەم هەڵاوەیە کە لە پێست خۆمان تێنەگەیشتن دووەم هەڵا ئەوەیە نازانین چی بۆ پێستمان گونجاوە بۆ نمونە بەرهەمە ترێندەکان زۆر مشکلن بەڕاستی لە تیکتۆک لە ئینستاگرام لە فەیسبوک ئیتر بەرهەمێکدانن ئەڵێمە زۆر باشە بەبێ ئەوەی بزان ئەمە چ مادەیەکی تایە مەکاری ئەهێنن بۆ پێستیان ئەمە لەوانەیە بە تۆ نەگونجێ لەوانەیە بۆ پێستێکی وشک باش بێ یەکێکی تر لە کێشەکان ئەوەیە بەرهەمی بەیانیانە بێ لە بەیانیان بەکاربهێنرێ بەرهەمی شەوانە بێ لە شەوان بەکاربهێنرێ بۆچی لە بەرەوەی تیشکی خۆر لە بەیانیانە ئێمە ماشەڵات تیشکێکی زۆر بە قۆتمان هەیە زۆر کاریگەریە کاتە سەر پێکاتەی ناو دەرمانەکان ناو بەرهەمەکان بۆی ئەبێت بەجددی بزانین چی بەکارێن سوودی پێ بگەێنین نەوەک زیان دکتۆر باس لە ڕۆتینی پێستەکەین ڕۆتینی پێست بە شێوەیەکی گشتی زۆر گرنگە و ئێوە زۆر جاری جەختی لەکەنەوە هەم بۆ پیاوانیش لەبەرەوەی پیاوان بەدڵنیایە کەمتر بەکارێن ڕۆتینی پێست لە چی پێکاتوە ئەکرێ بە سێ بەشەوە زۆریان ئەڵێن ئەکرێ بە سێ بەشەوە ئەو بەشانە چین و هەرێکی یان چیتیا بەکارێت زۆر ڕاستە دکتۆرگیان خۆشحاڵانە ئێستا پیاوان زیاتر گرنگی بە پێستیانیان منیش پێشتر وامەزانی ئەوامەزانی خانمان زۆر گرنگی بە پێستیانیان بەس بالعکس منەوەی کە ئیبینم سەرخوازەکانم زیاتر پیاون دکتۆرە با من شکاتە لە ڕاستام کەم ڕاستان زۆربەی بەکار نایانێ بەجددی ماشەڵڵا پێستی جوانە هیوادارم هەروە پارێزرایی بمێنێتەوە ماشەڵڵای لێ پێویست ناکە یەک دنیا پرۆدەکت بەکاربێنی پێویست ناکە لە 12 ستێپ پێکات بێ گرنگی دامە پێستەکە و لە ستێپی زۆر بچووکەوە لە هەنگاوی زۆر بچووکەوە دەست پێ بکەین مهمترین شت دەم و چاوپاکەینەوە شێدارکەرەوەی گونجاو کە ئەڵێم شێدارکەرەوەی گونجاو شێدارکەرەوە ئەگەری هەیە زیان هەبێ بۆ پێست تۆ پێستێکی چەورە هەیە ناکرێ بۆ نمونە ئەمە شێدارکەرەوەیەکە بۆ پێستی گوشک باشە بڕێکی زۆر لە ئۆیلیتیایە لە چەوریتیایە تو ئەم ئۆیڵە بخەیتە سەر ئۆیل چی دروستە بێت زیبکە دروستە بێت چەوری لەژێر پێستەکە و کۆ ئەبێتەوانێ بۆ زیان بە پێستەکە ئەگەێنی بۆ ئەمە چیەکەین شێدارکەرەوەی بەکارێنین بۆ پێستی چەور پێستی چەورەکە چیمان بۆکە ئەم مادانەی کە تایەتی باڵانسی چەوری پێستەکە و بۆکە ئەمە سوودی لێ ئەبینی مهمترین شتیش دکتۆرگیان SPF جەخۆرە جەخۆریش ئەو ڕنگ پرتەقاڵیان پێم وابێت جەخۆرەکەی ئەمە جەخۆرە جەخۆری کتریشمان هەبوو نازانم چی لە بیرمان بیرمان ئەمانە جەخۆرن تقریبا هەردووکە هەر وەکو یەکە نسبەکەیان 150 پارێزگاری لە UVA و UVB-شەکە باشە دکتۆر هەر لە بابەتی جەخۆرە چەندێک گرنگە جەخۆر بەکار بێت لەبەر ئێمەلێکی لە هەواڵەکانە باسمان لە ئەو تیشکە زیان بەخشانە کرد کە لە تیشکی خۆرەوە تیشکی UV واتە سەر و بنەوشەیی ئەم دژەخۆرە تا چەندێک کاریگەرە لە پارێزگاریکردن لە پێست بۆ ئەو تیشکە زیان بەخشانە بەڵێ دکتۆرگیان جۆری جیاوازی دژەخۆرمان هەیە لەگەڵ دکتۆریشا پێشتر باسمان کرد ئەبێت جەخۆرەکە و پارێزگاری لە هەردوو جۆری تیشک بکە تیشکی UVA و UVB UVA ئەم تیشکە ئەچێتە ناو پێستەکەوە چی ئەکا لە پێستەکە ئەبێتە هۆی کەمبوونەوەی کۆلاجین لە پێستا ئەبێتە هۆی دەرکەوتنی نیشانەکانی پیری ڕینکڵسەکان ئەبێتە هۆی کە ئەوەی وشک بوونەوەی پێستەکەش UVB سوپەرفیشەڵە لەسەر پێستەکە ئەسووتێنە بۆیە باشترین جۆری دژەخۆر ئەو دژەخۆرەیە کە پارێزگاری لە هەردوو جۆر تیشکەکە بکە گرینگە طبعاً گرینگە لەبەر ئێمە یەکێ لە هۆکاری تێکچوونی پێست تیشکی خۆرە بەڵام ئەبێ 2 ساعت جارێک تازەیکەتەوە خۆشحاڵانە ئێستا سپرا هەیە پێویست ناکەم کرێمە بیت لە دەم و چاوت و یەک جار لە ماڵەوە لە دەم و چاوە سپراکە 2-3 جارەی لە ڕوخسارت و بۆی تووشی پەڵە نەبی چونکە یەکەم هۆکاری پەڵە و زیاتر پێوان زۆ تووشە بن چکە زۆر بەر تیشکی خۆرەکەون پەڵەیە دکتۆر ئەگەر باسێکی شەداکەرەوە جیاوازەکانە کرد و باسێکی شێداکەرەوە بکەین زۆر جار من ئەوم بیستۆ من خۆشمە و کێشەیەم هەیە کە بوو نمونە پاکەرەوەیکی تایبەت بۆ دەموچاومان بەکارێنین ئەگەر لە ڕۆژێکا 2 جار بەکاری بێنی پێش پاکەرەوەکە دەموچاومان بۆ نمونە ئاساییە و با بڵین چەور نییە نە چەورە نەوشکە بەڵام پاکەرەوەکە بەکارێنین دواتر دەموچاومان پێس هەڵایەت و وشکە بێتەوە زۆر جار ئەوتێ بۆ ئەم حاڵەتە شێدارکەرەوەی بۆ بەکاربێنە ئەپێویستە شێدارکەرەوەی بۆ بەکاربێنی یان پاکەرەوەکە و سوولەکی کاتەبی گۆڕی دکتۆرگا هەردووکی دەورە بینێت لەبەری ئێستا ئەمە و ئەمە
باشە و ئەمە هەرسێکیان دەموچاو پاکەرەوەن ڕسوولن کلەنزەرن باشە ئەمەیان هی پێستێکی چەورە پێستێکی چەوری زیبکاوی ئەمەیان بۆ پێستێکی چەوری کۆمبینیشنە بێت ئەمەیان بۆ پێستێکی ئاسایی ئەبێت ئەم دوانە وا ئەکەن زەیت چەوری لە پێستا کەم بێتەوە باشە بەڵام ئەمەوە ناکەم بالعکس ئەمە مادەی سروشتی تایە وەکو ئاوی برنج کە پێستەکە شێدارە کاتەوە هەرچەنە بشی شوی شێدارێکاتەوە بەڵێ لەوانەیە تۆ دەموچاو بشۆی هەز بکەی کە پێستە هەڵەیە کلێنزەرەکە و غەڵەتە یعنی ئەکرێ پاکەرەوەیکیش هەبێت کە خۆشی شێدارکەرەوەی تیابێ ئەو کەسانەی زۆرجە حەزمان لەوەیە کە کۆمەڵەشت بێکەوە تێکەڵاوکەی پاکەرەوەیەک و شێدارکەرەوەیەک بێکەوە تێکەڵاوکەی ڕاستە بڵێ ئەو شێدارکەرەوانی کە نووسراوە درای تو veri dry skin وشک بۆ پێستێکی زۆر وشک بەڵێ خۆیان شێدارکەرەوەیان تایە دکتۆر کەمێ باسی کاتی دیاریکراو بکەین ڕاستترین کات کێ بۆ بەکارهێنانی شێدارکەرەوە بۆ بەکارهێنانی شێدارکەرەوە ئەکەوێتە سەر حاڵەتەکە کەسێک کە پێستی چەورە پێویست ناکە لە ڕۆژێکا دوو جار پێستی شێدار کاتەوە بەڵام کەسێک کە پێستی وشکە بەڵێ ئەبێ دەموچاوی بشوات و دواتر دوای وشک بوونەوەی دوو جار شێدارکەرەوە بەکاربێنێ هەم لە بەیانیانە و هەمیش لە شەوانە ئەی بۆ پاکەرەوەی دەموچاو دکتۆر ببووە نەفسیشت کەسێک کە پێستی چەورە بەیانیان و پێشخەوتن با دەموچاویان بشۆن بە پاکەرەوەی گونجاو بەڵام کەسێک کە پێستی وشکە لە ڕۆژەکە یەک جارمونە بەس بەیانی پاکەرەوەی دەموچاو بەکاربێنی یان بەس شەوە پاکەرەوەکە پێویستەکە بە پێستیەوە بمێنێتەوە یان نەتوانێت یەکسەر لی بکاتەوە بیشوە حەزەکەم باسی ئەم شتە بکەین دکتۆرگیان ئێستا شتێکی پێوترێت دەبڵ کلێنزینگ دەبڵ کلێنزینگ چیە ئەوە نیە بڵێ دوو جار دەموچاو مەشەم یان دوو جار دەموچاو مەشەم ینی بەکارێنمەوە مادەکە نا ئەوە نییە دەبڵ کلێنزینگ یەکەم جار دەموچاوە بەمنا بە تۆنەرێکی ئاوا پاکە کاتەوانێ دوای ئەوە ئەیشوە ئەمە پێوترێت دەبڵ کلێنزینگ ئەمە بۆ کەسێک کە پێستی زۆر چەورە و معارضە بۆ زیبکە دوو جار پاکە بێتەوە دوو جار تۆ پێستەکە هەوڵی زۆرترین پاکردنەوەی بیتە باشە ئەم کەسێک کە پێستی وشکە پێویست ناکە یەک جار دەموچاو بشۆ پێویست ناکە ینی زۆر پێی بمێنێتەوە ئەوەنە تۆزێک بەدەست بیخشێنە و هەر ئەوەنە بڵێ دکتۆرە زۆرجار لە هاوڵاتیانمان بیستووە کە بۆ نمونە بڕیاری ئەوە ئەیان کە ڕۆتینێکی تایبەتیان هەبێ بۆ دەموچاویان لە کەسێکە پرسن کە بۆ نمونە ڕۆتیناتی بەکارهێنا بە یاخود لە پیجێکی ئۆنلاین و ئەوانەی کەشت ئەو پرۆدەکت و بەرهەمانە ئەفرۆشن زۆرجار پێشنیاری جۆرە جیاوازەکانی ڤیتامین سی و ڕۆتینۆڵ و ئەمانەیان بۆ کرێت کە بەبێ ئەوەی زانیاریەکی باشیان هەبێ لەبارەیەوە ڕاستەوخۆ بەکاری هێنن جاگە تۆزێ باسی ڕێتینۆڵ و ڤایتامین سیەکانمان بۆ بکەی بۆ پێست سوودەکانی چییە و ئەگەر بە هەڵە بەکاری بێنی زیانەکانی چییە؟ بەڵێ باشترین شت کە پێش ئەوەی دەستکەی بە ڕۆتینێکی پێست و لاسایی یەکێکی ترکەیتەوە ئەبێ لە پێست خۆوەکو بە ئاماژەمان پێیا تێگەیشت بێتی تۆ پێستە چەورە تۆ پێستە وشکە چ جۆرێکە ئەمە یەکەمیان دووەمیان کێشەکە و چییە؟ نامانوێت ئێمە کێشە زیاکەین بۆ پێستمان ئەمانەوێت چارەسەری بکەین یان هەر هیچ لەبێت جوانتری بکەین باشە بۆ ئەمەش باشترین شت ئەوەیە یان چی بۆ لای دکتۆر یان لە دەرمانخانەکان یان کەسانی پسپۆڕی زۆر باشمان هەیە ئێستا ڤایتامین سی و هەروەها ڕێتینۆڵ دووشتی جیاوازن لە یەکتری ڤایتامین سی ئەتوانین لە ڕۆژێکا دوو جار بەکاری بهێنین چەند جۆرێکی هەیە بەڕاستی هەنێک کەس هەیە کە پێستیان زۆر چۆرە ڤایتامین سی زیانیان پێگەێنێ بۆیە بێت ڤایتامین سێک بەکاربێنن کە زۆر نسبەکەی کەمە باشە ئەتوانێت بەیانیان بەکاری بێنێ دەموچاوی بشوە ڤایتامین سی بەکاربێنێ یەک دوو دقەی پێ بچێت تا وشکە بێتەوە دوای ئەوە شێدارکەرەوەی بەکاربێنێ دوای ئەوە دژەخۆر و ترەگەر مکیاجەکە مکیاجکە ئەگەری پیاویشە کێشەی نییە و شەوانیش نەفسیشت بەڵام بێت دژەخۆر ڕێتینۆڵ لە ڤایتامین ئێوە هاتووە لێ وەرگیراوە کارلێکەکە لەگەڵ ڕۆژە ئەگەر تۆ ڕێتینۆڵە لە بەیانیانە بەکارهێنا ئەوە ئەگەری تووزبوون بە پەڵەو هەیە بەبەر ئەوەی کارلێکەکە لەگەڵ خۆرە
زیان بە پێستەکەگەین دەستخۆش دکتۆر ئەگە باسێکی ئەو لفکەیە بکەین کە لە بەردەستی خۆتایە کە لەوانەیە زۆر کەس هەبێ لە تەواوی ژیانە بۆ نمونە هەتا چەند ساڵ 20 ساڵ تەمەنی بێ هەر یەک لفکە بەکاربێنێ لفکەکە نەگۆڕێ تۆ زێگەر باسی کاریگەری گۆڕینی ئەم لفکانە و کاریگەری خودی لفکەکەشمان بۆ بکەی کە بۆ نمونە جیاوازی چێ و چۆن کەسەکان بڕیار بن لە بەکارهێنانی لفکە بەڵێ ئەم لیفکەیە کە هێنامە من لیفکەیەکی تۆبی پێ ئەوترێ لایەکی نەرمە و لایەکیشی یەکتۆ زبرە ئەم لیفکانە زیاتر و کەسانە بەکاری ئەهێنن کە تووشی ئەگزیما بوون کە پێستیان زۆر زۆروشک بۆتەوە اینجا ئەم وەرزش کاتی ئەگزیمایە ئەو کەسانە نابێ سابوون بەکاربێنن باش کە پێستیان زیاتر وشکەکاتەوە نابێ بەرهەمی بۆندار بەکاربێنن باشترین شت کە بەکاری بهێنن ئۆیڵ سۆپە یعنی سابوونێکی چەوری باشە تۆزێک لەوانێ بڵێن هەستکەن پاک نابنەوە ئەمانە بەس ئەبێت تەحمولکەن خۆی دکتۆرە پسپۆرەکان ئەڵێن لیفکە بەکار مەهێنن بەڵام لەوانێ ئێمە کوردین زۆر عەمەلین ئەتوانین شتێکی ئەوەنەرم بەکاربێن ئەمانە بێ بەڕاستی لەگەڵ هەر خۆشۆردنێ کە چۆن جلەکانمانە شوین ئەمانە بشوین لەبەری بەکتریاتیە کۆ بێتەوە تۆ لە حەمامادایانیت و پلەیەکی گەرمی هەیە و بەجێ ئێهێڵیت و لەوانێت جۆن پاکینەکەیتەوە سابوونەکەی بەکتریا کۆکەیتەوە لەوانێت بێتەوە هۆی زیبکە لە جسمە لەوانەیە ئەگزیماکە و زیاکە بۆیە ئەمانە زۆر بێ پاکی ڕابگرن و هەروەها زۆش بیگۆڕن بەلایانی کە مۆمانی جارێک 2 مانگ جارێک ئەگەر واژ نەبێ بەردەوام بیشۆ بڵێ دکتۆر پێم خۆشە بە کورتی لەبەر کەمی کاتەکە کەمێ باسی ماکیاژ بکەین ماکیاژ بێگومان بەرهەمێکی زۆر بەربڵاو خەڵکێکی زۆر بەکاری هێنێ لە یەکێک لە هەواڵەکان ئێمە باسمان لەوە کرد زیانێکی گەورەیەوەیە گرتنی کونیلەکانی پێستە و لە دەستدانی کۆلاجین و بابەتی پیر زووتر پیربوونی پێست پێم خۆشە تۆزێ باسی ئەوماکە ڕاست بەکارهێنانی مکیاژ چییە و باشترین شێواز چی و کەی ئەبێ لێشکرێتەوە بشۆرێت بەڵێ مکیاژ هەموو خانمان مەکارێنن زۆربەی بەشێکی زۆریان مەکاری ئەهێنن بەڵێ زیانی هەیە تەبعاً لەبەرەوەی تۆ بۆ کاتێکی زۆر بەدەم و چاوتەوە ئەمێنێتەوە بەڵام ئیتر هەم لەم بەرهەمی سکینکێرە هەم لە دەرمانە هەم لە مکیاژە مهمترین خاڵ ئەوەیە کە تۆ شتێکی تەقلید بەکار نهێنی سەیری ئەکسپایرەکەی بکەیت بە جوانی بیپارێزی تشکی خۆری بەرنەکەوێ ئەمە هیچ نەبێ زیانەکانی کەمەکاتەوە و شۆوان پێوەی نەخەون تەبعاەکە تۆ شۆ بۆ مکیاجۆ بخەویت هیچ سوودێ بە پێستە ناگەێنرێت و کونیلەکاندا ئەخرێن و چەورێکی زۆر کۆ ئەبێتەوە لە پێستەکە و ئەبێتە هۆی زیبکە و پەڵە و چەند مشکلەیەکی تر دروستە بێ کاتنەوە بۆ ماڵەوە دەم چاویان جوان بشۆن و فڵچەکانیان زۆر بە پاکی ڕابگرن هەر هیچ نەبێت 2 ڕۆژ جارێک 3 ڕۆژ جارێک هەفتەی جارێک فڵچەکان بشۆن ئەوەی شەر وەکو لیفکەکە بەکتریاکەوە بێتەوە تایە خۆش زۆر خۆشحاڵ بین دکتۆرە زۆر بەخێر بێ پرۆگرامەکەمانە پرزانیاری کرد دکتۆرە هێما سەلاح زۆر خۆشحاڵ بین خۆ بەخێر عزیزانم ئێمە هاتینە کۆتایی ئەم پرۆگرامە و هیوادارم هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن و هەم لە پێستیشەوە تەندروست باش بن و پێستێکی ڕوون و سافتان هەبێ جا تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێ عزیزان هەر تەندروست باش بن و خواتان لەگەڵ بێ